سڵاو هەواڵ کولتورەکانتان پێشکەش دەکەین سەرەتا سەردێڕەکان. ئەمڕۆ دیوانێکی شێعری دوو شاعری کورد لە پاریس نمایش دەکرێت. کاری وێنەگرتنی درامای ئاکامی نهێنیەکان بەرەو کۆتایی دەچێت. ئێوارەی ئەمڕۆ لە پاریسی پایتەختی فەڕەنسا دیوانێکی شێعری هەردوو شاعری کورد دلاور قەرەداغی و نەزم بەگیخانی نمایش دەکرێت. دلاور قەرەداغی شاعیر بە نارتی ڕاگەیاند دیوانی ڕەنگی خۆڵ کە دیوانێکی هاوبەشی خۆم و شاعیر نەزم بەگیخانیە لە ساڵی 2004 بە زمانی کوردی چاپ کراوە. ئێستا وەرگێدراوەتە سەر زمانی فەڕەنسی و ئێوارەی ئەمڕۆ لە پاریس لە مەراسمێکدا نمایش دەکرێت. دیوانەکە لەلایەن دەستگای چاپی هارماتانی فەڕەنسیەوە وەرگێدراوەتە سەر زمانی فەڕەنسی و چاپ کراوە. لە مراسمەکەی ئەم ئێوارەیەدا نەزم خانی و یەکێک لە وەرگێڕانی دیوانەکە چەند بەشێکی دیوانەکە بۆ میوانان دەخوێندنەوە. دلاور قەرەداغی وتی هێڵی گشتی دیوانی مەری خۆڵ باز لە کارەساتی کورد دەکات. دلاور قەرەداغی یەکێکە لای شاعرانی کورد و تا ئێستا 30 پرتۆکی چاپکراوی هەیە کە لە نێویاندا 8 دیوانی شێعری هەیە. دیوانەکە ناوی ڕەنگی خۆڵە، ساڵی 2004 بە کوردی تێکستێکی هاوبەشی نێوان من و هاوڕێم نەزەندی بەجی خانیە. دوای 7 ساڵ کراوە بە فەڕەنسی کتێبەکە. ئەم ئێوارەیە بۆنێکی بۆ ڕێکخراوە بۆ پێشکەشکردن و قسەکردن لەبارەی کتێبەکە، هەروەها دانانی و بۆ فرۆشتن. دەستگای هارماتان کە دەستگای بەخشێکی بەناوبانگی فەڕەنسایە کتێبەکەی چاپ کردووە. کتێبەکە لە تەرجەمەی شکورباییزە بۆ فەڕەنسی. شاعرێکی فەڕەنسی بە ناوی بێرتراند فۆلی پیاچۆتەوە بە تەرجەمەکەیە. هەروەها مامۆستای زمانی لاتینی لە زانکۆیەکی فەڕەنسا بە تەرجەمە فەڕەنسیەکەیە چۆتەوە. ڕاستیەکەی دەبایە لێ بوومە لە ڕێوڕەسمی پێشکەشکردنی کتێبەکەیە، بەڵام بە هۆکاری کتایبەتی نەمتوانی بچم. من خۆشحاڵم کە کتێبەکە دەرچووە، گرنگی پێدراوە لەوێ. تێکستەکە شعرێکی درێژە، ڕاستێکی بۆ کارەساتێکی نەتەوەی وتراوە. جوزئێک هێڵێک هەیە کە کۆی هەموو ئەو کارەساتانەی کە بەسەر گەلی ئێمە لە دوای ڕاپەڕینەوە هاتۆ لە خۆی گرتووە. بێگومان بەو بەچوون بۆ هێڵەیە بڵێن درێژکردنەوەی ئەو هێڵە کۆی ئەو ئازار و خەمانەی ئەماگرێتەوە. بە کتێب یەکەم کتێبە، بەڵامەکو شعری من تەرجەمە کراوە بۆ فەڕەنسی و ئینگلیزی و بۆ سویدی و هەروەها عەرەبی و فارسیش. ئاستی ڕۆمانی کوردی و ڕۆمانی عێراقی بۆ بابەتی گفتوگوی کۆڕێکی تایبەت بە ڕۆمان لە زانکۆی زاخۆ. بەشێک لە ئامادەبوانی کۆڕەکە پێیان وا بۆ ڕۆمان نووسان لە ئاستی پێویستدا نین، چونکە لە جیاتی زیاتر خوێندنەوە گرنگی بە زیاتر نووسین دەدەن کە ئەمەش کار لە ئاستی تێکستەکان و دەقی ڕۆمانەکان دەکات. ئامادە کرد زمانی عەرەبی دور چوپکی دال زانکو زاخول سر نویسینا رومانا عربی و لهمبر نویسینا رومان شروعکان رومانا کردی گشنوی باوری نویسینا رومانا کردی الاسنینه و رومان نویسک رومانا اورو صد 16 فرانسه و دشوبهینه تو کوبتن رومانا اورو از مونا کسانت دا خویاد دیکه رومان نویس صبری سلیوانه دوی کوریدا پشکدار با واسا خویا کرد که رومان اورو وضعک کمالی و نویسین بویا کلتور نک خواندن نویسکاری کرد چد نویسد بوكيت نويست بوشيت نويست أبى بسيارة هلاويشتينة سارتري شالي خو نویسکار بیار باوی رومانا اورو بلاواز القلم داول لدیف دیتناوی رومانا اورو نبویا صدماوی چند بهت خواندن و گوت تشتي هلا جنك أوا قطابيت ما نويسرد ما خواندوارد ما سراش الروماني العراقي والكردستاني بقشتي أقدار من دمك أو بابات تبيش كن نويسر بشواء قشتي ناي ضريبة أنكم ازدواجات الدفع بت أو تشتي أو طارح دكتو أو تشتي وكو كساتي أو يخوا هيا لديف سربورا ما مستاك زانكو زاخوجي آريشا وان كسب ناف رومان الهرما كردستان دنويسن سربور نينن و رومان بياني ناخوين بوهن دم فايجي بينن او قوت قالك رومان نویسیت هم فکر رومانت نویسن رومانت جهانی نخوندینا رومانت کردی همی نخوندینا رومانت عربی نخوندینا رومانت بیانی نخوندینا سربور یکی دی ندیتیا
جزبر هندي ام بينين يعني كمكاسيك هاي نفسينا روماني ناكل دبر ما بادينا حتى الدبر دي نبجم كونينا يثين باش نفسن بس كتك وكيما جنکا رومان نویش دور بادینان وسادید که آست خواندنا رومان گلکی که مو اوین ادبی بگشتید خوینن جی دیتنا وان بو خواندنا هلبستو چیروکیه. مع الأسف خاندوار بهميت شتيت كامن في ملتي خاصة بروماني يبخني دي الشعر خيني دي تشروكا كرت خيني بس روماني قالك كامت خينن أو جي تشتي قالك نباشا وهندي يبخني دي فكراوي بالفرابي دي بتر دنيا جاي هرچند من اعتراض سر مصطلحي هي الرومانيين كردي عن عربي عن تركي تصنيفها خلته بس مجازيا مبكار إنا دا أمزان ما بس تم الرومان لناف كردان شوانا یوسف موسا NRT زاخو ئاکامی نهێنەکان نوێترین بەرهەمی درامی دەرهێنەر سالار سوڵتانە کە لە ئێستادا کاری وێنەگرتنی بەرەو کۆتایی دەڕوات. ئەم درامایە باس لەو تون و توێژیان دەکات کە لە هەرێمی کوردستاندا بەرامبەر بە ژنان دەکرێت. درامای ئاکامی نهێنیەکان سیناری و دەرهێنانی هونەرمەند سالار سوڵتانە و زیاتر لە 50 ئەکتەر ڕۆڵی تێدا دەبین و باز لەو تونند و تیژیانە دەکات کە بەرامبەر بە ژنان دەکرێت لە هەرێمی کوردستاندا. کۆنسێپتی ئیشەکە باسی مەسەلەی تونند و تیژی دژی ژنانەکان کە بەڕاستیەکێکە لەو جومگانەی کە لە کۆمەڵگەی کوردیە تا ئێستاش ئێمە بەدەست و مشکلێ و ئەناڵێنی من بۆ خۆم پێشتر کاری دۆکۆمنتەریم لەسەر حاڵتە کردووە و بە فعلی شتێکە تەواجودی هەیە تا ئێستا و بۆیە زۆر پێم خۆش بووکە و پرۆژێ تەڕەحکرا من لەسەر ئەم کێشەیە ئیش بکەم. ئیشەکەی ئێمە لە ڕاستیا کۆمەڵە کەیسە ئێمە وەرمانگرتووە کە کاری لەسەرەکەین بەڵام فۆرمی ئەو کەیسانی وەرمانگرتووە من لە نووسینەوەی سیناریۆکە ئەو فۆرمانم تێکشکان و جارێکتر دامڕشتۆتەوە بە شێوازێکی تر. ئیشەکە ئێمە ئیشەکە با بڵێن کۆنتێمپۆرەریە با بڵێن زۆر سەردەمیانەیە باسی ئێستا ئەکات. ئەم درامایە لە 10 زنجیرە پێک هاتووە کە ماوەی هەر زنجیرەیەک 45 خولەکە. هەریەک لە هونەرمەندان نزار سەلامی و شەماڵی عەبەڕەش و هەژان هێرش و تەلار هیرانی و چەند ئەکتەرێکی تر ڕۆڵی سەرەکی تێدا دەبینن. لە درامای ئاکامی نهێنیەکانە من ڕۆڵی سەرەکیە بینم ڕۆڵی شەهێن لەگەڵ نزار سەلامیە. لە ڕاستیە من ماوەیەکی زۆرە دەرنەکەوتوم پرسیارەوەت کرد ڕاستە من ماوەیەکی زۆرە دەرنەکەوتوم و زیاد لە چەندین کار پێم وتراوە داوام لێکراوەک و کاری نواندن هۆکاری دەرنەکەوتمە گەڕێتەوە بۆی کە من ئەگەڕام بە دوای کارکتەرێکە بە دوای درامایەکە کە بە تەواوەتی خۆمی تا ببینمەوە لە ڕاستیە و کارکتەری شەهێن ئەو کارکتەرە بوو کە من ماوەیەکی دوور و درێژە بە دوای ئەگەڕام وەکو ئیخراج وەکو سیناریۆ وەکو ئەو ستافە جوانەی کە ئیشان لەگەڵاکەم ناتوانم خزمەتێکم لەو بارەی کە ئافرەت تونند و تیژی بەرامبەرەکرێت. خۆشحاڵم کە بمەتەوە کەرێک لەو کارەیە. ڕۆڵی من لەو درامایە ڕۆڵی نەبەزە بە شێوەیەکی گشتی زۆر جیایە لەو کارانی کە کردومە. ململانەیەک لە نێوان دوو خێزانی دەوڵەمەنە زۆر دەوڵەمەند لە شارە ڕوئەیات دواتر یەکێک لە کارکتەرەکانمان بەهۆی کێشەی خێزانیەوە بەهۆی ئەو تونند و تیژی بەرامبەرەکرێ ئەچێتە شێڵتەرێک ئەچێتە ڕێکخرا لێ ئینێرنە شێڵتەرێک لێ و ئەچینە ناو کۆمەڵە چیرۆکی ترەوە و هەموو مجمەلی و چیرۆکانی تر بە دەوری کارکتەری سەریشی ئاسوڕێتەوە. تەسەورەکەم لە نهایەتی مانجی 6 بتوانین ئیشەکە کارەکانی تەواو بکەین. لە دوای درامای گەرمیان و کوێستان و ماڵی خانم درامای ئاکامی نهێنیەکان سێهەمین بەرهەمی دەرهێنەر سالار سوڵتانە کە سەرجەم دیمەنەکانی لە شاری سلێمانی وێنەگیرا و وا بڕیارە لە هەردوو کەناڵی کورسات و حڕیەی عێراقی بە هەردوو زمانی کوردی و عەرەبی نمایش بکرێت. بەهێز عوسمان NRT سلێمانی.
دوێنێ ژمارە 2 گۆڤاری کۆنسێپت کە وەرزە گۆڤارێکی ڕەخنەی فکریە کەوتە بەردیدی خوێنەرانی. لەم ژمارەی گۆڤاری کۆنسێپتدا چەندین بابەتی جۆراوجۆر لە بوارەکانی تێئۆر، وەرگێڕان، هونەر، دیدار بڵاو کراوەتەوە سەرڕای دۆسیەیەکی تایبەت بە قەیرانەکانی مانگی شوبات لە هەرێمی کوردستان. سەرنووسەری گۆڤارەکە لە سەروتاری ئەم ژمارەیەدا نووسیوێتی بە پلەی سەرەکی کاری ئێمە بایەختانە بە پرۆژەکەی خۆمان کە لەسەر ئەرک و ماندووبوونی خۆمان ئامادە دەکرێت جگە لە پارەی چاپەکەی کە هەر جارە و دەکەوێتە ئەستۆی کەسێکی دڵسۆز و دۆستی خۆمانیان چەند شوێنێک. ئەگەر تا ئێستاش هیچ پرۆژەیەکمان نەدرا بێتە میری وەزارەتی ڕۆشنبیری لە هەرێمی کوردستان بۆ کار و پرۆژەکانمان لەبەر ئەوە نییە خۆمان بەشایەنی ئەوە نازانین بگرە خۆمان زیاتر بوو بەشایەنتر دەزانین لە هەر دەستگا و بنکە و شوێنێک کە کۆمەکی کراوە لە ڕابردوو یان لە ئێستادا بەڵکو هۆی سەرەکی بەلای ئێمەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ڕێسا و یاساکانی میری وەزارەتی ڕۆشنبیری ناڕۆشنە لە بواری کولتوریدا وە بە شێوەیەکی گشتی نائادیلانەیە. گۆڤاری کۆنسێپت لەلایەن چەند نووسەرێکەوە دەردەکرێت. سەرۆکی دەستگاکە ڕێبن ڕەسوڵ و سەرنووسەری گۆڤارەکەش ڕامبیار مەحموود و بەڕێوەبەری نووسینیشی ئیسماعیل هەمامینە. وودی ئالێنی دەرهێنەری ئەمریکی کە بە فیلمی کۆمێدی بەناوبانگە فیلمێکی نوێی ڕۆمانسی و کۆمێدی بەناونیشانی میدنایت ئین پاریس بەرهەمهێنا بۆ یەکەم جار دوای هاوسەرگیری لەگەڵ نیکۆلا سارکۆزی کار لە برۆنی بەشداری فیلمەکەی ئالێنی کردەوە. هاوکات نوئین ویلسن، مایکل شین و ماریۆن کوتیلارد ڕۆلی سەرەکی لە فیلمەکەدا دەبینن. فیلمەکە باز لە خێزانی دەکات کە بۆ کاری بازرگانی ڕوودەکەنە پاریس. دوو دەستگیرانداری ناوخێزانەکە فریو دراون بەوەی هەموو شتێک لە دەرەوەی ژیانی ئەوان مانایەکی خۆشتری هەیە. لە ئێستاشدا و فیلمە لە سینەماکانی ئەمریکا نمایش دەکرێت. Not that late. Yeah, I'll probably end up going on another little hike tonight. Where'd Gil run off to? Been walking around Paris. Where do you think Gil goes every night? He walks and gets ideas. دوێنێ لە هۆڵی کوردۆلۆجی پێشانگەی شێر و شێوە و ئێوارە شێری خانمان کە لەلایەن یەکێتی نووسەرانی کوردەوە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو سازرا و تێدا یەکەم ژمارەی بڵاوکراوەی نووسەر دابشکرا و 16 خانمەشاعیر بە شێر هۆڵەکان شێرامێز کرد. ڕۆژی دووهەمیش بە هەمان شێوە 16 خانمەشاعیر شێران خوێندە و لە ماوەی هەردوو ڕۆژی فیستیڤالەکەشدا پێشانگایەکی شێر و شێوە نمایشکراکە پێکات بوو لە 22 تابلۆ و 22 پارتە شێر. هاوکات شێرەکان گزارش بوون لە مانای تابلۆکان. هەر لە پێشانگاکەدا هەردوو بەرگی گۆڤاری سریکەی کوردستانی ئیبراهیم ئەحمەد دابشکرا. شعرەکان کۆمەڵە دەنگی نەناسرا و کە لە تا ئێستا لە گۆڤار و ڕۆژنامەکاندا دەرنەکەوتبوون دوێنێ لەو کۆڕەدا دەرکەوتن و ڕوبەڕووی بینەران بوونەوە کە شعرەکانیان خوێندەوە. هیوادارم ئەو کۆڕانە تەنها ئەو کۆڕانە تەنها لە شاری سلێمانی نەبێ لە شارەکانی کەش پەرەبستێنێ بۆی بتوانن دەنگی ژنان زیاتر ئێتیمامی پێ بدرێت و زیاتر دەرکەون و زیاتر ئاشنا بن بە شعرەکانی یەکتری لەناو خۆیاندا. هەواڵە کولتورەکانمان پێشکەشکردن بەختەوەر بن.